نایجەر یەکێکە لەو وڵاتانەی هاوشێوەی بەشێک لە وڵاتان خاوەنی کانزا و سامانێکی سروشتی گەورەی خاکەکەیانن، بەڵام گەلەکەی لە ئاستی هەژارترین گەلانی جیهاندا ژیان دەگوزەرێنن. نایجەر لە ڕیزی پلەی یەکەمی وڵاتانی خاوەنیەدەگی یۆرانیۆمە لە ئاستی جیهاندا. لە ساڵی 2022دا یەک لە سەر چواری پێداویستی یۆرانیۆمی ئەوروپای دابین کردووە و پشکی شێری هەناردەکردنیشی بەر فەڕەنسا کەوتووە. باپەی داتاکانی کۆمەڵەی ناوکەی نێودەوڵەتی، نایجەر حوتەم وڵاتی بەرهەمهێنی یۆرانیۆمە لە کاتێکدا تا ساڵی 2015 چوارەم بەرهەمهێن بووە. بەردەوام تۆمەتی دزین و بەتاڵانبردنی بەرووبوومی نایجەر بە کلکی فەڕەنساوەیە لە ڕێگەی باڵەدەستی کۆمپانیای ئۆرانۆی فەڕەنسی بەسەر زۆرینەی یەدەگەکانی وڵاتە. لە پێشتریش ئەوە دەوترا کە لە چوار گڵۆپی فەڕەنسا سیانیان بە یۆرانیۆمی نایجەر کار دەکەن، کە یۆرانیۆم بۆ 56 کوورەی ئەتۆمی لە 18 وێستگەی جیاوازدا دابین دەکات. بۆ پێی فەڕەنسا لە سەدا 7 کارەباکەی لە ڕێگەی وزەی ئەتۆمەوە بەرهەم دەهێنێت. باپەی داتاکانی ئاژانسی یۆرانیۆمی ئەوروپی یوراتۆم، وڵاتانی نایجەر یۆرانیۆمی لە سەدا 20 پێداویستەکانی فەڕەنسا دابین دەکات بە جۆرێک لە ساڵی 2022دا لە کۆی 7131 هاوردەی یۆرانیۆمیە وڵاتە 1440 تۆنی دابین کردووە، بەڵام بەگشتی یەکێتی ئەوروپا بەڕێژەی لە سەدا 25.4 پێداویستی خۆی لە نایجەرەوە وەرگرتووە، کە ساڵی ڕابردوو 2975 تۆنیان لەو وڵاتە دەستکەوتووە. سەرڕایەوەی نایجەر خاوەنی ئەم کانزا گرانبەهایەیە، بەڵام باپەی خەمڵاندەکانی سندوقی نەختینەی نێودەوڵەتی لە ساڵی 2023 و باپەی داهاتی تاک لە بەرهەمی ناوخۆی لە ئاستی جیهاندا حوتەم هەژارترین وڵات بووە. هەر باپەی خەمڵاندەکانی سندوقی نەختینەی نێودەوڵەتی لە سەدا 42 دانیشتوانی ئەو وڵاتەی خۆر ئاوای ئەفریقیا لە خوار هێڵی هێژاریەوەن، ڕوا لە سەدا 90یان لە زۆرێک لە خزمەتگوزاریەکانی وەکو فێربوون، چاودێری تەندروستی، کارەبا و ئاوەڕۆ و شوێنی نیشتەجێبوون بێبەشن. هەرچەندە بەگشتی گەلان دژی ئەو کودەتانن کە هێزی سەربازی دژی دەسەڵاتی دیموکراتی وڵاتەکان دەیکەن، بەڵام بە پێچەوانەوە گەلی نایجەر بۆ پشتیوانی لە ئەنجومەنی سەربازی خۆپشاندانی جەماوەری گەورەیان کرد و داوان لە فەڕەنسا کرد پاشەکشە لە وڵاتەکەیان بکات. دانیشتوانی نایجەر پیان وایە فەڕەنسا داگیرکاری پێشووی خاکەکەیان بە درێژایی 40 ساڵی ڕابردوو لە ڕێگەی کۆمپانیای ئۆرانۆ وڵاتەکەیان بۆ بەرژەوەندی خۆی بەکار دەهێنێت. جگەلەوەش فەڕەنسا تۆمەتبارە بەوەی پاشماوە تشکدەرەکانی جێدەهێڵێت. ئەمەش کارەساتێکی گەورە لە ڕووی تەندروستیەوە بۆ دانیشتوانەکەی جێدەهێڵێت. باپەی زانیاریەکان کۆمپانیای ئۆرانۆ 20 ملیۆن تۆن پاشماوەی تشکدەری بە بەرزی 35 مەتر لە سەدان دۆنم زەویدا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا فڕێداوە. ئەمەش بووەتە هۆی ئەوەی گازی ڕادۆنی ژاراوی دەربدات کە هۆکاری سەرەکیە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە لە وڵاتەدا.